جۆرەکانی سەرەزات لێرە تەواوی جۆرەکانی سەرەزاتمان بەرهەم دێنین گولە بە ڕۆژە فستق گازۆ باوی ئەوەی کە ناوی سەرەزاتە هەر هەموو سەرەزاتەکان بەرهەم دێنین و ئەوەی کە زیاترینیش بەرهەمەکان کە لە دەرەوە دێن بۆ نمونە گولە بە ڕۆژە زیاتر لە سینەوە دێ فستق زیاتر لە ئیران و کودی لە دەرەوە دێتن ئەویش هەر لە سینەوە دێتن زۆربەی زۆری بەرهەمەکان کە دێتن باوی لە ئەمریکای دێ گازۆ لە هین دێتن لە ڤێتنام دێتن زۆربەی زۆری بەرهەمی سەرەزات لە دەرەوە دێتن بەداخەوە بەرهەمی ناوخۆییمان زۆر کەمە تەنها گولە بە ڕۆژە نەبی کەمیەکی کەمی هەیە هەر بابەتە و بە پێی پێویستی خۆی مامەلەی لەگە دەکرێت بۆ نمونە گولە بە ڕۆژەکە یەکەم جار دەینین دەیشۆینەوە لە پاش شوشتنەوەی سوێر دەکرێت یان ئەو تامەی کە دەمانەیە لێ بدەین لە پاشوی دەیبرژێنین دوایی لە کیسەی دەکەین بە جۆرەها بە 10 کیلۆ بە 500 گرام بە کیلۆ حەسە پێویستی بازاڕی بۆ نمونە مەسا فستق دەبینی تامی تایبەتی خۆی هەیە سوێر هەیە بە سماق هەیە ترش هەیە گازۆش هەر ئەوها هەر بابەتە و بە جێرەی پێویستی خۆی مامەلەی لەگە دەکرێت هەیە پێویستی بە برژانە هەیە پێویستی بە سوێرکردن و برژاندنە هەشە پێویستی بە سوێرکردنیان بە تام لێدانە تامی لێ دەدەی اینجا هەر بازار چی بێتی بە جێرەی ئەوەیش خۆت دەکەیت هو برزلالة لبدايتي كسرزاتي بتامدا مزرعة عمل ريج دكم بدايتيش بخوم لبازار إيشم دكرت كورا معنا بو أو وقتي أو زمان أو هابو دوای صبر استا برو پیش چونیا استالیر لکارگت سرزاتی بتام 2004 کدام مزرعه هات منری ایشم کرد هر سرزات او مدی خوی استابون ما گله بروجا تقریبا درجه حراره هي بينر مان هي بينر صار بو با غازی ایشمان پیدا کرد اوج مشکلات بو الحمد لله استا کریت معنا غازك باشترا خاوين ترا تقريبا گله بروجا دقه لنا كوري دبي هتا دبرجي فستقيش تقريبا سارق بزقه چي دبي یک كورا يعني هتا دبرجي پێش ڕەمەزان ئەمە وەکو هەموو سیستەمی هەموو دنیا 8 ساعت کارمان هەبووە لە هەفتی بەیانی لۆساری ئێوارە بەڵام ئەمە هەموو ساڵێ لە ڕەمەزانێ لەبەرەوەی بە تایبەتیش ئەو چەند ساڵە ڕەمەزان کەوتیتە مەوسیمێکی وەرزێکی گەرما ئەمە ساعاتێک لە داوامی کرێکارمان کەم کردەوە لە باتی 8 ساعتی 7 ساعتیانیش پێ دەکەین ئێستا ئەمە لە دوای پاشێ و ساعت 4 و نیو دێن دەست پێ دەکەین تا 11 ڕۆژە 11 دەڕۆینەوە ڕۆژوگرتن 100% ئیرادەیە کەسە ئەگەر نیەتی لەسەر ڕۆژوگرتن بی لە هەر بارودۆخێک لێر دەیگری چۆن کە ڕەمەزان لێ دەرێ خوایە سی ڕۆژەکەی بە ڕۆژی دەبم نیەتی لەسەرە ئیتر تا زارشکا ئەوڕ ناداتەوە ئەوەشی کە نیەتی لەسەر نەبی ڕۆژی پێ دەبی دوان دەخوات فیان بەجیدێلی خۆی ئیرادەیە ئەنجا ئیرادەکە خوای گەورە ئەوەش پێوەستە بە خواناسینی خۆت کە تو لەگەر خوای خۆت بەڵێنەکردایە کە پێ دەبی ڕاستەماندی دەبی گەرمات دەبی کرێکار هەیە بلۆکی بەکاردەین ئیشی بلۆکی دەکات چیمەنتۆی دەکات کرێکاری مەلەکن ئەو کوورێ بەخۆی گەرمە یعنی دنیا بەخۆی گەرمە ڕەنگە تابستەوە ئەو پەڕی تێنێکی بەڵام چونکە ئیرادەکەی بەهێزە و ڕەنگە ڕەب العالەمین خۆی ئەوە کردی بەڕۆژی بێت ئیشی سەرەزاتی بەخۆی دایمەن بە زستانان خۆشترە هاوینان بڕە گەرمە بەنسبەت حرارەش دەرەجە حرارەی ئەمە لۆ گولە بە ڕۆژەی دەرەجە حرارەی 450 دادنی لۆ فستەقی بڕێک نزمتری دەکەین 350 دەرەجە حرارەی دادنی بەخوای ئەوە بەنسبەت ڕۆژی گرتنی دەگەڕێتەوە سەر کەسایەتەکەی خۆی دەگەڕێتەوە سەرە خۆی ئێستا ئەمن بەنسبەتە خۆم ئەمن ئێستا لێرە ئیش دەکەم قەت تقریبا 15 ساری ئیشێ دەکەم الحەمدولیلا ڕۆژەکەم لەسەردانە الحەمدولیلا خوایە بەس هەیە پێی ناگیرێ بەڕاستی هەیە پێی ناگیرێ ئەوزا
بەس زۆر بەمان ئەلحەمدوللا بە ڕۆژینە ئەمە ئەلحەمدوللا ئەمن لەو خوای بە زیادی بی ئەمن ئێستا پابندم بەو دینی ئەلحەمدوللا و زۆر ئەمن بە ڕەمەزانی بەڕاستی خەرکەکەی لە ڕەمەزانی دەدرسێ ئێستا لەبەرەوەی جەوەکەی ئەو چەند سارە کەتینە هاوینێ ناخۆشە بەس ئەمن پێ دڵخۆشم لەبەرەوەی ئەوە واز بکە دەبی جێبەجێ بکەین بەشەریش ئەلحەمدوللا ئیشاڵامە لەو لای پاداشتەکەی وەردەگرینەوە من زۆر کەسی دەبینم ئێستا دەیناسم شخصی دەناسم لە ڕەمەزاناندا زۆر پابند دەبی بەدین پاش ڕەمەزانان ئەوهانی ئەز زۆر زار ئەمنەوە مەقسەد ئامۆژگارم کردین نەدەرێم مانگە ڕەمەزان مانگەکی گەورەیە ڕاستە مانگە کە قورئانی تێدا دابەزیە مانگەکی گەورەیە بەس مانگەکانی دیش هەمووی گەورەنا لەبەرەوەی مانگەکانی دیش هەمووی دەتانی عیبادەتی لۆ خۆت تێدا بکەیت سپاس بۆخوا ئەمە ئەو کاتانەی کە دەین پاشی و ئەوانەمان خواردێ و نێژی خۆمان کردیا هەتا ئەو کاتانە لێرن پاشی بچینەوە عیبادەتەکان شەوان تەراویحە و شەو نوێژە و ئەوەی کە خوای گەورە ئەگەر باوەمان بکاتن فەرزەکانە قورئان خوێندنە مەزالی تێدایە پاش نیوەڕۆیە لە 11:30 تا 6:30 یعنی 6-7 ساعت لەبەردەستیە ئەوە پێش فتاری پاش فتاریشەوە يعني ان شاء الله تاثيري نكبي وهيك ريجريش لابو برات رمضان او كرمضاني نجت يعني لسر باري شان يعني لسر شاني بارك زور قرص بزاني رمضان باور بيني او تندرستي لرمضان هي او خير وبركتي لرمضان هي انسان امن استال كده او في كان يخون درهم والله او صحته استال رمضان هي معنا رنقه انك ما بفلب خلاص بي بس والله او صحته استاهم الدنيا ما دوار رمضان نيمه رمضان تعود بي پێشدەش خلاص دەبی ڕەمەزانیش پێش خواتەمان بدا بەڵام ڕەمەزان خۆی خێر و بەرەکەتە خۆی تەندروستیە 12مان کاکە ڕاناوەستی ئەو مەعیدەت ئیش دەکات مانگەکی ڕایگرە ئیسراحات بە خۆت بزانە حەز بکە تەندروستیەکت دێتەوە بەرێ بەڕاستی من ئەوهای دەبینین ڕەمەزان بەرەکەتە